هاتین بۆ ڕزگارکردنی شنگال بۆ پاڵپشتی و هێزەی کە چۆتە ناو داغڵی ناو شنگال بۆ شەڕی کۆڵارەکانەکەن. ئەو هێزانش یەپەگە و هەپەگەن لەگەڵ مەجموعەیەک پێشمەرگەی ئێمەیە لە پێشەوەن. هێزی پێشمەرگەیە لەگەڵ هەڤاڵانی یەپەگە و هەپەگەش بەشدارن لەم شەڕەیە. لە هەموو شوێنێک بەشدارن، لە هەر شوێنێک شەڕی داعش بێت هەڤاڵانی هەپەگە و یەپەگە لەگەڵ پێشمەرگەیە شان بەشان هاوکارمانن. ئایانەها تقریبا لە 45 بۆ 50 شنگال کۆنتڕۆڵکردن لە دەست هەڤاڵانی یەپەگە و پێشمەرگەدا. هەدەفی ئێمە ڕزگارکردنی شنگال و ئەو ناوچانەی کە لە ژێردەستی داعشایە سەر بە هەرێمی کوردستانە دەریبێنین لە ژێردەستیانە و خەڵکی سفیل خەڵکی مەدەنی بگەڕێنەوە سەر ماڵ و حاڵی خۆیان و ژیانی ئاسایی بەسەر برن. هەر کەسێک گوا ئەڵێت با خۆی بێتە ئێرە ببینێت بزانم کێ شەڕەکات. هەر کەسێک گواڵت نەخێڕی ئەپەگە و هەپەگە لێرە شەڕەکەن دەوری فەعلیشیان هەیە بە فەعلی شەڕەکەن و هەتا ئێستا ئەوان لە پێشڕەویدان ئەوان لە ناو شنگالان لەگەڵ مەجموعەیەک پێشمەرگەیە. هەر کەسێک کەواڵە دەرکەناڵە گوایەت با زوومی کامێرەکەی بێنێت ئەوە شنگالە و ئەوەش هەڤاڵانە سەیری بکات لەگەڵ ئێمە شان بەشان ئێمە شەڕەکەن. یەپەکەی خۆشەویست پێم باشە لەو کەنالە بەڕێزە باسی یەپەکە بکەم چونکە یەپەکە دەورێکی زۆر گرنگی هەیە لە ناو شاری شنگالی خۆشەویستمان، هەروەها زێرەبانی، هەروەها لیواکانی وەزارەت، هێزەکانی پشتیوانی دووش پاڵپشتە بۆ براکانمان برایانی شەروانانی یەپەکە. من ئەمەوێ لەو کەنالە بەڕێزەوە دەستخۆشی هەن لە شەروانانی یەپەکە بکەم، هەن لە لیوای یەکگرتووی وەزارەتی پێشمەرگە و خۆشمان پاڵپشتێکی زۆر بەهێزین بۆ براکانمان شەروانانی یەپەکە و لیواکانی وەزارەتی پێشمەرگە. هەر لەو خەسپانەدا ئێمە توانیمانە وەکو هێزەکانی پشتیوانی دوو زەبرێکی کوشندە لە داعشەکان بدەین. شەروانانی یەپەکە لە ناوەڕاستی چەقی شاری شنگالی خۆشەویستمانە. شنگالی دا شەر دکەن پێشمەرگە یەبێشە یەجەستار یەپەگە هەمی هەورا شەر دکەن بەری داعش وان تەپا کەتیە دەستمەدە دەستیاوانە دەست پێشمەرگە هێز دچی پێشتر دەچنم دخوازن وان وێ شنگالی گەنە گورستان وانڕە. ئێستا لە شنگالی ئێمە لەگە برادەرەکانمان پەکەکە لە پێشڕەوی داینە منتیقەی باشمان گرتیە لە دەست داعشەکان دەریناینە ئێستا بەرە و خوارەوەی سایلۆ هەردێن. ئێمە وەکو سەر بە وەزارەتین مشتەڕەچین لە یەکێتی و پارتی پێکاتیا لەگە برادەرانمان جەماعەتی پەکەکە ئەوان لەو قۆرەینە ئەمەش لێرەینە هەردوو لامان بە هاوبەشی پێشڕەوی دەکەین و وەکو هێزی پێشمەرگەی کوردستان وەزارەتی پێشمەرگە و هێزەکانی شێڕوانانی پەکەکە و یەپەگا ئێستا لەگەر ئێمەدا لە شنگار دەجەنگن و دەستخۆشی لە هەموو شێروانانی یەپەکە و پەکەکە دەکەین و زۆر سپاسیان دەکەین. بەڕاستی دڵسۆزانە هەستی دڵسۆزانە و بەرامبەر بە خاچی کوردستان و هەر چاپەرسەی کوردستان ئێمە دڵسۆزانە لەگەر برایانی پێشمەرگەی کوردستان تێدەکۆشین.